تنما تماشاوان هجا دونالد ترامپ به فرمی سوند بخوا و ببا سروک 47مین یه امریکا یعنی در دوره به نواوی بلتنه مده هشتان کم 5 دقیقه یعنی در دوره ساعت کدن او ادی به فرمی ببا 47مین سروک امریکا نها مراسم سوندخارن بره ودچه اگر هناك دیمن زندی هبن جو کنگرس اف دیمن زندینه جو کنگرس امریکا کسین کو بشتاری مراسم سوندخارنا سروک امریکا دبینن کی هم دبینن ایلون ماسک کو دما پروپاگاندا کمپانی هلبجارتنا دا آلیکاری که مزن بریا ایکس یعنی تویتر بره جبو دونالد ترامپ پیشکش کربو به میلیاران پرجی خرج کربون اف کسین کو بشتاری مراسم سوندخارنا سروک امریکا دونالد ترامپ دبن جه سروک برجی بگمان گله کس بشتارن تفی هفجینین خو یک جوان سروک برای امریکا جو بایدنه ایرو من گوت ترامپ بفرمید به سروک امریکا ترامپ تماشاوان هجا جبو زانیاری و بیجم ترامپ هفته و 9 سالیه و لپیشیا مزن دادواران حاکمان جون روبرت و سونده بخوا پیشی که سوند خار ادی به فرمید به سروک و پیش راجی مافیوی های که بریاران درخینه سروک برای امریکا بشتاری مراسم دبن ویجی جوارا بیجم ترامپ سالا 2021 بشتاری مراسم جو بایدن نبو حتی سوندخارنا دونالد ترامپ یعنی حتی ساعت کدن جو بایدن دی و به سروک برای امریکا بایدن ها بشتاری مراسم دبل 2021 دا ترامپ بشتاری سوندخارنا بایدن نبو زاند نابروان دا پروبلم چی بو ترامپ باید می قبول نکربو که ترامپ بفرمی هاتی هلبجارتن و سروک یعنی جو بایدن بفرمی هاتی هلبجارتن و بویا سروک امریکا او ترامپ دنابرا 2017 و حتی 2021 بیسا سروک با جارا دو یمین و سروکتیا امریکا بکه ترامپ ده سال 1946 دا لنیویورکش دایک بویا با وی کارسازی که نافدار بویا فرید ترامپ مراسم سوندخارنه لکنگرس چید با اف دیمن کند بینن جی کنگرس امریکا نه چه مال کنگرس چید با بخوا سوندخارن لکوشکا سپی چید بولش بر کل در و سرمایه که گله کی زیاده هیا کسی کو بشتار دبن زحمت بکل در و بمینن اف دادوارن هند بینن اف کمیسیون دادوارانه کوه ترامپ لپیشی آوان و سوند بخوا پشتی کو سوند بخوا ادی دبا 47مین سروک امریکا به فرمی دیوی دمید کاره بریاران درخینه و بریارین برجی و ابطال بکنی اگر بخوازه جوخوا ترامپ گوته بود دما کوی دست به سروکتی کر یعنی سوند خار و گلک بریارین کو جو بایدن درخست بون و ابطال بکه لغو بکه و وان بریاران ادی نهیله اف یک سوزن دونالد ترامپ بری کو ببا سروک دما کمپانی هلبجارتنا دا گوتو بو سروک او گلک بریارین جو بایدن خراب که باویشه مثلا وی جوارا بیجم ترامپ دو چی گوت تیک توک سربسته چما هنزانن تیک توک پلاتفورم که سوسیال میدیا یا صینه چینه جو بایدن قدخه کربو لی ترامپ گوت وی بریار دایا کو تیک توک سربست بکه آزاد بکه بریار دا کو تیک توک آزاد بکه چما ترامپ گوته بوش بر کو تیک توک گله کی بو آلیکار جبو کو ببا سروک امریکا دو گوت جوانان بریا تیک توک گله کی آلیکاری وی کرن پشتگیریک بون جبویش بروی کجی تیک توک آزاد کله امریکا اف دیمن زندینه جناوا هولا مراسمه لکنگرس امریکا لفیدره لپیشا دادواران و دونالد ترامپ سروک البجارتی امریکا سوند بخوا و بفرمی وکا سروک 47مین امریکا دست بکار بکه
جاره کدن دچن امریکا سرمونیا دست به کاربونه اجسون خارنا دونالد ترامپ ورا پیشکشت کن اف میلانا ترامپ اف جینا ترامپ لگل کره ترامپ و ایلون ماسک هون دبینن ایلون ماسک گلکی نزدیکی دونالد ترامپ اش برکت کمپانی ده Ladies and گلکانی gentlemen, کریا escorting the President of the جه United دیفانس States شی and جیگره the Vice دونالد President of the ترامپ United States, ranking آنها member of the Joint سروک Congressional امریکا Committee on دونالد Inaugural ترامپ و در باسی Ceremonies, نوا the کنگرس Honorable ببه Deb Fischer, جبوکو House Democratic Leader, the سون Honorable بخواه Hakeem و بفرمی Jeffries, ببه and Senate سروک Majority امریکا Secretary, the Honorable بله. Robert Duncan. دونالد ترامپ و در نوا چند ثانیه دا بگه نوا کنگرس موزیکا پیشوازی کرنا دونالد ترامپ پیش کشت Ladies and gentlemen, the President of the United States, the Honorable Joseph R. Biden Jr. and Vice کاملا President هاریس of the United States, و جو the بایدن Honorable حتی Kamala نه Harris. سروک امریکا و جیگرا سروک امریکا به هفره در باسی بولا کنگرس دبن پشتی چند دقیقه دن ادی نه سروک و نجی جیگرا سروک و دونالد ترامپ و پنس به فرمی ببن سروک و جیگری سروک امریکا هر کس لبندویه که دونالد ترامپ بگه نوا هولا کنگرس سوندا یاسای بخه و ببه 47مین سروک امریکا Ladies and gentlemen, escorting the Vice President-elect, the Executive Director for the Joint Congressional Committee on Inaugural Ceremonies, Mr. Michael Wagner, Senate Deputy Sergeant-at-Arms and Doorkeeper, Jason Bell, and House Deputy Sergeant-at-Arms, Mr. Sean Keating. افدیمن زندینه جه کنگرس امریکا جوارتین پیشکش کرن و دونالد ترامپ سروک نوی امریکا سونده بخواه و دست به کار بکه. Ladies and gentlemen, the Vice President-elect of the United States, the Honorable J.D. Vance. J.D. Vance جگر سروک نوی امریکا دی وانس وکه جگر دونالد ترامپ و دست به کار بکه. جی دیوانس هند بینن تدام هالبجارتنا سروکی امریکا دونالد ترامپ تا رولک گلکی مزن لیست گلک کمپانی در که لکا ترامپو ترامپ د آخفتن خدا گلکی پس نویدا گوت کسی که زیرک و دکار رولک مزن د پیش روژا امریکا دا بلیزه و او وکه جگری خواه دست نشان کرد دیوانس لسر اکران روداوی هند بینن هر کس لبند هاتنا Escorting ترامپ the President-elect, the Staff Director for the Joint Congressional Committee on Inaugural Ceremonies, Elizabeth Farah, House Sergeant-at-Arms, the Honorable William P. McFarland, Senate Sergeant-at-Arms and Doorkeeper, the Honorable Jennifer A. Hemingway, Senate Majority Leader, the Honorable John Thune, سروکی زورینه جان تون Congressional Committee on Inaugural Ceremonies, هروها House Democratic Leader, the سروکی Honorable Hakeem Jeffries, انجمنی House Majority Leader, نوێنەران Steve Scalise, Speaker of the House of Representatives, the سەرۆکی ئەنجومەنی نوێنەران مایک جۆنسن سەرۆکی زۆرینەی Ranking Member of the Joint سەرۆکی دیموکراتەکان ئەنجومەنی پیران هەروەها دێڤ فیشەر و سەرۆکی لیژنەی تایبەت بە ڕێخستنی ڕێوڕسمی سوێن خواردن
هەموو ئامادەکاری تەمامن تەنێ دۆناڵد ترامپ نەتەمامە حتانەها هین نەهاتیە لێ حەت ڕۆژە هەری خۆش ji bo Donald Trump ev roje temaşevanên hêjayanî dixwast bigihê vê rojê. Di van şerrên 4 salên derbasbûyî de şerrê hilbijartinan, şerrê ku bibe serokê Amerîka îro encama wî şerrê 4 salan bû. Xweştirîn roje ji bo serokê Amerîka Donald Trump hêviya wî ew bû ku 4 salên din bibe serokê Amerîka, bibe serokê 47 ev e ew roj hat armanca xwe pêk anî wê niha sond bixwe û bi fermî wê nêzîkî 100 biryaran îmze bike. Gelek biryarên ku berê Joe Biden standibûn jî wê wan biryaran helweş. The Honorable Amy Klobuchar. Amy Klobuchar سەرۆکی ئەنجومەنی کۆمیتەی ڕێخستنی ڕسمی سوێن خواردنی یاسایی سپێدە باش بەخێر بێن بۆ شەستێمین سوێن خواردنی سەرۆکاتی ئەمریکا ئەمڕۆ سەرۆکی هەڵبژێردراو دۆناڵد ترامپ هەروەها جێگری سەرۆک ڤانس دەستبەرکەکانیان بکەن و ئێمە دەبینین گواستنەوەی دیموکراسی و ئاشتیانەی دەسەڵات. لە ساڵانی ڕابردوو سەرۆکی لیژنەی تایبەت بە ڕێوڕسمی سوێن خواردنی یاسایی هەردوو پارتی دیموکرات و کۆماری ئێمە سوپاسی تیمەکە دەکەین هەموو ئەوانەی کە بەچڕی و پڕی کاریان کرد لە ساڵی ڕابردوو بە دیاریکراوی لە 3 ڕۆژی ڕابردوودا بۆ ڕێخستنی ئەم بۆنەیە کارێکی زۆر نایابتان کرد. ئەم ساڵ دیموکراسیەتمان لێرە چڕتر و بەهێزتر دەبێتەوە. بوونی سەرۆک و جێگرانی سەرۆک ئەمە بەڕاستی شایدی لەسەر ئەو بەهێزی دیموکراسیە دەدا. ئێمە بەخێرهاتنی بە ڕێز بایدن و هاوژینیان دەکەین هەروەها کەمەلا هەریس و هاوژینیان سەرۆک ئۆباما سەرۆک کلنتن و هەروەها هاوژینیان بوش و هاوژینیان جێگری سەرۆک پێنس و هەروەها هاوژینیان ئەو دادوەرانی دادگای باڵای ئەمریکا هەر نۆیان لێرن هەروەها کەس خێزانی ترامپ و ڤانسیش هەموو ئەوانە 250 ساڵی دیموکراسیەتی ئەمریکا دەچەسپێندرێت. ئەمە ئەم ساتە وەختەیە کە بە ئێرادەی خەڵک لێرە دەست بە ئەرکەکانیان دەکەن تاوەکو بتوانن ڕازگۆیانە بەرگری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن. ئەمە ئەم ساتە وەختەیە کە دەبێت ئێمە ببینە پاسەوانی وڵاتمان بۆ شار ئاشتی بە هەموو ئەو ڕێگایانە ئێمە هەموو 4 ساڵ جارێک ئەم سوێن خواردنە یاساییە ئەنجام دەدەین. ئەمە ڕێک هاوکاتە لەگەڵ ساڵیادی مارتن لوتر کینگ کە ئەو کاتەی کە ئێمە بەهاکانمان لە نێو دەستوردا دەچەسپێنین ئازادی هەروەها سەربەرزی و هەروەها ئەو پابەندیەی تایبەت بە دادگای باڵای ئەمریکا کە هەمووان یەکسانن لە ژێر یاسادا. بەڵام ئەوەی کە وا دەکات ئەم ساتە وەختە گرنگ بێت هەمووی ئەوەیە کە ئێمە هەمووان لە سەراسەری ئەم وڵاتە گەلی ئەم وڵاتە ئەو خەڵکەی کە لێرن تەماشای دەکەن و شایدی لەسەر دەدەن. سەرۆک کەنەدی وەکو سەنەتۆرێک لەم شوێنە کاریان کردووە و ئێمە کاتێک کە تێپەڕ دەبین بەم شوێنەدا ئێمە باس لەوە دەکەین کە چۆن دیموکراسیەت دەبێتە بابەتی سەرەکی
لە وەرگرتنی ئەرکی فەرمی لەم وڵاتەدا بابەتی هاوڵاتی بوون ئەرکێکە نەک تەنیا ئەوەی کە تۆ تەنیا بە ئەرکەکەی خۆت هەستی وەکو سەرۆکێک بەڵکو وەکو کڵنتن وتی و پێشتر بوتی کە ئەم ئەرکەی هەیە تاوەکو ڕنگدانەوەی خواستی خەڵکت تێدا دەرکەوێت ئێمە دەبێت خاڵی هاوبەشمان هەبێت و هەمومان لەبێت لەسەر ئەو بنەمایە کار بکەین هەموو ئەوانەی کە لێرە هەن ڕاستە دابشبوونێکی لە بیر و بۆچووندا هەیە بەڵام لێرە کۆکردنەوەی هەمووانە تاوەکو دڵنیابین کە دیموکراسیەت ئەو شەڵتەرەیە کە هەمومان کۆ دەکاتەوە بۆیە ئەم بۆنەیە ئەمڕۆ لە نێو کۆنگرسدا ئەنجام دەدرێت لێرە ئەم نەریتە کە دەکرێت کە لێرە وەکو کۆنگرس کە ماڵی خەڵکە یانەی خەڵکە لێرە هەموو بنەما سەرەکیەکانی حکوومەتی ئێمە کار دەکەن جێبەجێکار و دادگا و کۆنگرس ئەبە بەم جۆرە 250 ساڵ ئەزمموی مەزنی ئەمریکا لە ژێر چەتری یاسا کاریان کردووە ئێستا کە ئێمە سەرۆکێکی نوێ سوێنی یاسایی دەخوات لەگەڵ جێگرەکەی با لە بیرمان بێنیتەوە کە هێزی ئەمانەی کە لێرەن لەم هۆڵەدا لە خەڵکەوە هاتووە ئەوانەی کە وڵاتەکەی ئێمەیان دامەزراند هەموو ئەوانەی کە مامۆستایان کە زانست ڕادەست دەکەن و هەروەها هێزەکانمان هەروەها ئاگرکوژێنەوەکان ئەوانەی کە لۆس ئەنجلس ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ ئێمە دیموکراسیەتی ئێمە بەهێزە ڕەگ و ڕوشەی داکتیوە کە دەبێت ئەمە بەردەوام بێت خدا پیرۆزی کات ئەم وڵاتەی ئێمە سوپاس. نیوەڕۆ باش بە درێژایی ساڵانی ڕابردوو دوجار بابەتەکان تاقی دەکرێنەوە ئەوەی کە بیرۆکەیەک دامەزراوەیەک وڵاتێک لێ لەدایک دەبێت ئەوانەی کە وڵاتی ئێمەیان دامەزران دەستورەکەیان بە جۆرێک بوو کە بتوانێت ئەمریکا لە بەڕوبەڕووی هەموو خاڵەوە چارخانەکان بۆستێنێتەوە هەمیشە مافی ئێمە بۆ ژیان ئازادی و خۆشحاڵی بتوانین بیپارێزین بەڵام هەندەی کە پرەنسیپەکان و ڕاستیەکان لە نێو دەستوردا چەسپێنراون دیموکراسیەتی ئێمە بەڵێن دەداتە خەڵک کە هێزێکی هەبێت بۆ گۆڕانکاری بۆ ئەوەی هێزێکی هەبێت چالنووسی خۆی دیاری بکات ئەمەیە جوانی ئەمەیە گرنگی دیموکراسیەت ڕێگەمان پێدەدات ئێمە بتوانین درێژە بە ڕێگەی ئەم وڵاتە بدەین لە ڕێگەی گۆڕانکاریەوە بە جۆرێک کە بتوانین بەسەر بربەستەکاندا باز بین وە هاوکات دەرفەتێک بداتە ئێمە ببینین ئەو دەرفەتانێک کە خودای مەزن بە ئێمەی بەخشیوە ئەمەش هەموو لەگەڵ پرەنسیپە سەرەکیەکان گونجاوە ئەمڕۆ شەستەمین سوێن خواردنی یاسایی سەرۆکایەتیە هاوشێوەی ئەوانەی دیکە ئەمە بۆنەیەکە ئێمە ئاهەنگ دەگێڕین تاوەکو هێزی ئەمریکا پیشان بدەین لە ساڵانی ڕابردوودا بۆ زۆرێک لە ئەمریکەکان ساڵانێکی سەخت بوون هەروەها بۆ گەلانی ئازاد کە ئێمە هەوڵ دەدەین بەردەوام بین و ئێمە سەرکردایەتی دەکەین لە مانگی تشرینی دووەم ئەمریکیەکان جارێکی دیکە بە پرۆسەیەکتات و کە ئەم وڵاتای بەرەو مەزنی زیاتر و خۆشگۆزەرانی بۆ ئایندەی زیاتر دابین بکات هەر وەک ئێمە دامەزرانی ئەم وڵاتە بۆ ئێمەیان داڕەش ئەمڕۆ بە
بەو پرۆسەیە کە ئەنجامدرا بە حکمت بەوەی کە گەلێکی ئازاد هەبێت کە بتوانێ ڕێگەی خۆی دەستنیشان بکات تاوەکو ئەم گەلە بتوانێت درێژە بەکارەکانی بکات ئێمە لێرە پێشوازی لە تیمۆتی دۆڵت بکەین و ڕەفری گرێند کە ئەوان لێرە هەست ئەجەسن بە ئەرکەکەیان کایە هەستنە سەر پێ. Be still and know that I am God, supreme among the nations, supreme on the earth. من بزانن کە خدایەکم لێرە بەهێز هێزی دەدەینە نێو خەڵک لەبیرتان بێت لە جۆرج واشنتن ئەو کاتەی کە لە یەکەمین سوێند خواردنی یاسایی ئەبراهام لینکن ئەو دەمەی کە سوێندی خوارد و باسی لەو ئازادی و مافانەی کرد کە خدای مەزن لە ئاسمانەوە بە ئێمەیدا لەبیرتان بێت جۆنسن ئەو دەمەی کە شەڕەکە دەستی پێ کرد و نزای کرد و وتی کە بەسەربازەکان کاتێک کە تۆ شەڕ دەکەی نوێژ بکە کاتێک کە بەتەنیایی نوێژ بکە کاتێک کە بە ڕۆژی نوێژکە شەو نوێژکە هەمیشە بەردەوام بە مارتین کینگ ئەو دەمەی کە هەرچی ئەو شتانەی کە دەکرێن و ئەو هێزی شەڕەنگێزەی کە دەوێت هەموو ژیان ئێمە بکاتە خۆڵەمێش لەوێ خوددا هاوکاری ئێمە دەکات ئەو دروشمەی کە ئێمە بەرزمان کردووەتەوە کە متمانەمان بە خودای خۆمان هەیە نزا بۆ دەکەینە بۆ ئەو سەرۆکەی ئێمە دۆناڵد جێ ترامپ خێزانەکەی جێگری سەرۆک خێزانەکەی بۆ ئەو بەرەکەتەی ئەو پیرۆزیەی کە خدای مەزن تۆ بە ئێمەی دەدێت بۆ جۆ بایدن و خێزانەکەی لەم ڕۆژەی کە سوێنی یاسایی دەخورێت ئێمە ناتوانین لەسەر ئەو نزایەی کە لە بایبڵدا هەیە و ئێمە لەسەریدا قەرارە کەمێکی تر سوێندی لەسەردا بخۆین ئەمە ئێمە لێرەوە نزا دەکەین بەوەی حکمتێک و هوشیاریەک و عاقڵانیەک کە بتوانێت لە حکوومەتی ئێمەدا بەدی بکرێت ئەم شتەی کە هەیە و بە ئێمەت بەخشیوە بۆ ئەوەی بتوانین ئەم خەڵکەی کە لێرەیە تکایە نزا دەکەین تاوەکو حکمتێک بدەیتە سەرکردەکانمان تاوەکو بتوانن ژیانێکی حکمێکی عاقڵانە و هوشیارانە بتوانن ئەم وڵاتە بەڕێوە بەرن ئەو حکمەتەی کە لە بەهەشتا هەیە بکرێت لەوانەیە شۆڕ بێتەوە بۆ ئێمە تکایە خدایە ئەمریکا بپارێزە تکایە هەر ڕێگەیە کە لە بەردەم ئێمەدایە وای لێ بکە کە هەمیشە باش بێت ئامین. Mr. President, جەنابی سەرۆک 4 ساڵی کۆتایی من دەزانم کاتانێکی سەخت بوون بەڵام تەماشا بکە کە خدا چ شتێکی بە ئێمەدا و ئێمە نزامان کردتاوەکو بەرەکەتی پێ بدات. let us pray. با نزا بکەین. Our Father and our God, thou hast said, blessed is the nation. مەسیح بە ئێمەی وت کە ئەم سەرزەمینە هی مرۆڤەکانە بە بەرەکەتی خوددا بە نزاکردن بۆ هەمیشە کە ئێمە بتوانین